ئێرە نەخۆشخانەی شارە لە پارێزگای سلێمانی. لەو نەخۆشخانە بەشی منداڵە ناکامەکان هەیە. ئەو بەشە تایبەتە بەو منداڵانەی کە ڕاستەوە خۆ دوایی لەدایک بوون لە بەرخراپی تەندروستیان دەخرێنە ژێر چاودێری چڕ و چارەسەری پێویست. بەرنامەی سەربازی ون چیرۆکی خۆبەخشی و ماندووبوونی بەشێک لەو کارمەندانە دەگەڕێتەوە کە و بەرپرسیارەتیە گەورە لە ئەستۆ دەگرن. ئەویش چارەسەرکردنی ئەو منداڵانەیە کە بەشێکیان تەمەنیان لە 26 هەفتەدایە و تەندروستیان ناجێگیرە. ئەو ستافە خۆبەخشانە لە پاڵ ئەرکە پیرۆزەکەیان خزمەتێکی گەورە پێشکەش دەکەن کە ئەوان هەمیشە ژیانێکی نوێ دەخەنەوە. ئەم بەشە لە 2016 کە کراوەتەوانێ بۆ ئەو مناڵانەی یەنە ئێرە لە یەکتە ڕۆژەوە تا 30 ڕۆژ لێرە وەرەگیرێ. عادەتەن ئەو مناڵانە بە زۆری هیانە هەناسی تونگە، هیانە شەکرێ داوازێ، هیانە زەردوویەتی، هەر یەکۆ بە پێی نەخۆشیەکەی خۆی لە یەک ڕۆژەوە تا 30 ڕۆژ لێرە داخڵەکرێ و نەخۆشی قەزا و ناحێ و ئەوانش هەموویەتە ئێرە و لە ئێستاشا لە سلێمانیە لە خودەجی نەخۆشخانەی شار زیاتر هیچ خودەجێکی تر نییە کە حکومی بێت و مناڵی لێ داخڵ بکرێت. داوامی ئێرە وەکو هەموو داوامی نەخۆشخانەکانی تر بە داوامی بەیانیان و خەفارەتە. داوامی بەیانیانمان هەتا سەعات 2، داوامی خەفارەتیشمان لە سەعات 2 دەست پێکات تا 8 بەیانی. عوتڵانمان بۆ نییە مەعادا جومعەکان نەبێت، ڕۆژانی هەینێ پشووی کارمەندی بەیانیانە. من لێرە دەستخۆشی لێک بەیەکی کارمەندەکان مەکەم کە تا ئێستا زۆ بە دڵسۆزانە ئیشیان بۆ بەشەکە بۆ مناڵەکان کردووە. دایم وە تەسەڕوفیان کردووە کە مناڵەکان مناڵی خۆیانن، نەک مناڵی کەسێکی تر بێ. دوای ئەو ماوە زۆرە لە چاوەڕوانی و خزمەت لەلایەنە و کارمەند و پزیشکانەوە تروسکایی چاوەکانی ئەو کۆرپانە بەهۆی ماندووبوون و زەحمەتی زۆری ئەو ستافەوە بە دنیا گەشت دەبێتەوە. ئێمە لە کاتی کۆرۆنایە بەڕاستی زۆر بە زەحمەتێکی زۆر هەم ستاف بە 1000 دەردەسەری جاری وا هەبووە بە پێ گەیشتوۆتە نەخۆشخانە و یان هەمان نەخۆش کە هاتۆ بۆ نەخۆشخانە تووشی کێشەی زۆر بۆ لە ڕێگا لە کاتی قەدەغی هاتوچیا و لە سەردەمی کۆرۆنایە. ئێمە گەر بە پێش هاتبێتین بۆ داوامەکە هەر هاتوون و هەر کردومانە. بەڕاستی عینلۆدێکی زۆر لەسەر بەشەکەمان هەیە. هەتا ئەم دەقەیەش نەخۆش کەمی نەکردووە، بڵێم ئەمڕۆ نەخۆشمان کەم بوو بێ. ئێمە سەرەتا کە مناڵە گێتە ئێرە، ئەگەر مناڵەکە وەزعی زۆر خراپ نەبێ واتە پێویستی بە ئۆکسجین و یەکسەر پێویستی بەوە نەبێ ئێمە بیبینە عینایە، سەرەتا دکتۆرەکەی بینێت و ئێمە بەشێکمانەیە پێوترێت چاودێری ورد ئەبۆ مناڵانی کە وەزعیان باش نییە. بەشێکیشمان هەیە کە تایبەتە بە قاوشەکە، ئەوانە تۆزێ مناڵەکان تۆزێ وەزعیان باشترێکە. لە دایکبوونی کۆرپەیەک پرۆسەیەکی ئاڵۆز و سەختە و پێویستی بە چاودێری چڕ و بە دەداچوون و چارەسەری بەردەوام هەیە. هەموو ئەو هەوڵانەش لەلایەنەوە ستافانەوە ئەنجام دەدرێت کە شەو ڕۆژ لە جوڵە و چالاکیدان. ئەو مناڵانەیە چنە چاودێری چڕەوە بە زۆری لەسەر جیهازی سیپاپیان ڤێنتیلەیتەرن. جیازی سیپاپیش وەکۆم کەسێک دەزانێ جیازی هەناسەدانی دەستکردە و ڤێنتیلەیتەریش بە هەمان شێوە. بۆ شێوەیە مناڵەکان لەوێ ینی وەزعیان باش نییە بۆیە ئەبرێتنە ئەوێ و هەنێکیان هەیە
مدێکی زۆریەوێت تا ئیسفادە لە جیازەکە کەوتە بەرەو باشترە ڕواهنێکی تریشیان هەیە زۆر بەرەو بە مدەیەکی کەم ئیسفادەی لێکات و بەرەو باشی ڕاتەوە چێتەوە ماڵەوە. ئەمە جێم خزمەتکردنە بۆ مناڵانەی کە لەبەر هەر هۆکارێک بە هەر کێشەیەکیان هەبێنە ئێرە ئەو چارەسەرانی کە پێویستە لێرە بۆیان نەکرێ بە زیادەوە بەردەوام چاودێریان نەکرێ بە تایبەتی ئەوانەی کە لە چاودێری وردن 6 ساعت جارە ڕژەی ئۆکسجین لێدانی دڵ پلەی گەرمی شەکرە هەموو بۆ مناڵانە نەکرێ بەردەوام چاودێری وردیان نەکرێ هەتاوەکۆ کاتی کایتر پێویستیان بێ مەنامەنیت و ئەتوان بڕۆنەوە. ئەو ستافالەن کە لێرن بەردەوام بە دڵسۆزی ئیشی خۆیانەکەن بەڕاستی گەرەوان نەبن هەنێک کاتێک کە مناڵەکە دۆخی باش نییە بەرەو خراپی ئەڕا بەردەوام چاودێریان نەکرێت کە ئیتر وردە وردە بەرەو باشی ئەڕۆن یعنی ئەگەر کاری ئەوان دڵسۆزی ئەوانە بووە لەوانەی ئەو مناڵە ئێستا لە شوێنێکتر بوو. ئەرکی من دوو ئەرکە هەم لە ماڵە هەم لێرە لە ماڵەوەش مناڵێکم هەیە کە بەخێوی ئەەکەم لێرەش ئەو مناڵانی کە ئەیان بینم و ئیشان بۆکەم هەروکو ئەویان بینم هەروکو خزمەتیانەکەم هەروکو ئەو هەر شتێکیان پێویست بۆیانەکەم هەم لە خۆی هەم لە کەسوکاری مناڵەکە هەتاو کاتێک کە ئیتر ئەڕۆم. ئەو مناڵانەیەنە ئێرە زۆربەی زۆریان ینی کە بە هیلاکی یەنە لای ئێمە زۆر جار هەیە هەناسیان هەر نەماوە ئێمە بە هەناسەدانی دەستکرد و بە ئۆکسسیجین و ئەوانە وەزعیتیان تۆزێ باشە بکرێنە سەر جیهاز. ئەو کارماندە خۆنەویستانە ئەرکێکی زەحمەت ئەنجام دەدەن و شوێن پەنجەیان لەسەر هەموو کونج و بنەوانی و بەشە دیارە بەکارە جوانەکانیان خزمەتێکی گەورە پێشکەش دەکەن. هەر مناڵێکێتە ئێرە مەسئولەتێکی گەورەی زۆرە لەسەر شانی ئێمە هەتا و دقەیە ڕواتە سەر دەرەوە لە بەشەکە لەبەرەوەی تووشی کێشە نەبێ تووشی ئەوە نەبێ ئەگەر خوا نەخواستە مناڵێکیش بمرێ لەوە چێ زۆر جار بەرێکەوتی زۆر ناخۆشیش ڕوویاوە لە بینی خێزانەکانە. ئامانجمان خزمەتکردنی ئەو مناڵانەیەکەوە نەخۆش دەکەون لە ڕۆژی لەدایکبوونیانەوە تا ئەو کاتەی ئەبێ بە مانگێک و لێرە بەپێی پێویستی بەپێی مەجال ئێمە خزمەتیان دەکەین و ژوور و شوێنی تایبەتیان بۆ دادەنین هەروەها ئەو نەخۆشانێکەوە زەردوین ئاخینە ژووری تایبەت بە زەردویە و ئەوانەی کە ئیلتیهاب باڵین شتێکیان هەیە ژووری جیاوازمان هەیە بۆ ئەوانە و ئەوانش کە وەزعیان خەتەرترە بەرەو هیلاکی ئەڕۆین بەشی عینامان هەیە لێ ئاخینە ژێر چاودێری وردەوە و ئانهێڵین و لای خۆمان وردە تا ئەو ڕۆژەی بەرەو باشبوون ئەڕۆن و وەزعیان بەرەو باشی ئەڕوا هیچ کێشەیەکیان نامێنێ ئەو کاتە لەسەر قەراری دکتۆر تەخریجیان دەکەین. ئێمە لێرە زۆر هیلاکە بین بە حکمی ئەوەی دەمێکە با بڵین دامەزراندونش نەکراوەتەوە کارمەندی تاو پێویستمان لە بەردەستانیە لەم قاوشەیە اینجا ڕێژێکی زۆر لە نەخۆشمانەیە ئێمە چونکە بڵین و نەڵین لە هەموو پارێزگای سلێمانی لە هەموو دەرەوەی شارەکانەوە نەخۆشمان بۆ دێت ڕێژێکی زۆر نەخۆشمان بۆ دێت کات و ساتی بۆ نییە لە 24 ساعتیە فولتایم نەخۆش وەرەگرین و کراوەتەوە لەبەرەوە هیلاکێکی زۆرمان لەسەرە تەمەشا دەکەی نەخۆشەکە کێشان زۆرە لە دەرەوەی شارەوە هاتووە زۆربەی کات کە دێ هیلاکە تایر دەلای ئێمە تەمەشاکە فریا هیچ ناکەوی
قاوشمان پڕپڕ لە نەخۆشە جاری وا هەیە ئەوەنە نەخۆشمان زۆرە بەڕادەیەک شوێن نییە نەخۆشێکیشی لێ داخڵ بکەین. دانیشتووی شاری شەمچەماڵم لە 2016ەوە لە خزخانی شار کارەکەیشم پەرستاریم تەواو کردووە ساڵی 2013 بۆ 2014 ئیتر ئیشەکانیشمان لێرە کانولادانانە عیلاجکردنە ئیشەکانمان بەڕاستی زۆر لۆتمان لەسەر لە هەموو شار و شارۆچکەکانەوە کەلار چەمچەماڵ ڕانیە بەجددی کەیسەکانمان زۆریش هیلاکەبین. ئیدی لێرە و ئازارانە کپ دەکرێتەوە و ئەو کۆرپانە ڕزگار دەکرێن و دەخرێنە ئامێز و باوەشی گەرمی دایکیانەوە. لەوە چێ بەس خۆمان بزانین کە چەند ماندووین لەگەڵ ئەم بەشەیە بەڵام بەداخەوە زۆر کەسەیە کە لە مانوێتی کارمەندەکانی ئەم بەشە تێناگا. بەڕاستی تا ئەم دەقەیەش من 24 کەسم هەیە لە ناو بەشەکەیە کە بە شێوەی خۆبەخش ئیشەکەن، یعنی 24 نەفەر بە شێوەی خۆبەخش ماڵ و مناڵ و خێزان و هەموو شتێکی خۆیان بەجێڵن یان لێرە خزمەتی بەشەکەی ئێمە ئەکەن و بە خۆبەخشی ئەوە نیە بەبێ هیچ مقابلێک خۆبەخشیەکەن و بەبێەوەی هیچ کەسێک دەستخۆشیێکیشیان لێ بکە و تا ئەم دەقەیەش بەردەوامن لەسەر کارەکانیان. ئەو ستافانە ئامانجێکی باڵایان هەیە کە ڕزگارکردنی ئەو کۆرپانەیە ئەوەش کارێکە ڕۆژ و شەو نازانێ. لەم بەشەیە مناڵ لە یەکەم ڕۆژی لەدایکبوونی لە یەکەم کاتژمێر یاخود ساتەکانی لەدایکبوونی یەتە ئێرە. ئەم مناڵانە دوو جۆریان هەیە، هەندێک منداڵیان هەیە نۆماکەی خۆی تەواو کردووە و مناڵێکی گەورەیە و لەوانەیە پێویستی بەداخڵبوون بیاننا، بەڵام هەندێک منداڵمان هەیە پیاوترێ مناڵی نەبەکام. ئەم مناڵانە تایەتی لە 5 مانگەوە تا بەرەو سەر، واتە تایەتی مناڵ هەیە لە 9 کیلۆگرام وەزنی کەمترە، کێشی کەمترە. بۆیە خزمەتکردنی ئەم منداڵانە چ لە ڕێگەی حتا لە ئاسانترین شتەوە کە تۆ باز دەکەی دانانی کانولایەکەوە بێ یاخود فحسکردن کە لەلایەن پزیشکانەوە ئەکرێت و دانانی چەندین ئامێر هەیە یاخود چارەسەر هەیە. ئەمار کومادووبوونێکی زۆر گەورەیە تا کەسێک خۆی لێرە بە چای خۆی نەبینێ هەرگیز لە دڵسۆزی و ماندووبوون و شەونخۆنی ئەم پزیشک و کارمەندانی ئێرە تێناگات. بۆیە زۆر گرنگە خۆشتان لەوانەیە پێشتر تەسویری ئەم کارەیانەی پزیشک و کارمەندەکانتان کردووە کە چەنێ قورسە چەنێ بارگرانیە. پەنجەکانی ئەوان معجیزە دروست دەکەن چونکە ئەو خزمەتە لە ناکاو و کتوپڕا کات و سات نازانێ. کاری ئێرە هیلاکی زۆری تایە، بەڵام کاتە ئەبێنی کە ئیتر مناڵەکان بەرەو باشی ئەچین و ئەنجامی هیلاکیەکەمان ئەبینینەوە هەست دەکەین کە ئیتر ماندووبوونەکەمان بە خەسار نەچووە، هەست بە ئاسوودەیەکەین و هیلاکەکەشمان لەبێرەچێتەوە. ئەو دڵسۆزی هەیە لە پێناو چیە لە پێناو ئەو مناڵانەیە کە مناڵەکانی ئەم بەشن ئەمانەوێ خزمەتێکی زۆر جوان بکرێن و دوای ئەوە بە تەندروستێکی زۆر باشەوە بگەڕێنەوە بۆ ماڵەوانێ، نەک ئەوەی ئێمە هەدەفمان ئەوەیە کە مناڵێک یەتە ئەوەشەکەی ئێمەوانێ زۆر بە جوانی خزمەتە بکرێ و بڕواتەوە ئامێزی دایک و باوکی خۆی، نەگەوەی ئێمە بە نەخۆشێکی تر تەسلیمی دایک و باوکەکەیکەینەوانێ.
ئەوانەی کە لێرە کارەکەن بەڕاستی ماندووبوونترین کارمەندەکانی ناوباری تەندروستین و ئەرکیان زۆر قورسە و لە هەمان کاتدا سەربازی ونن بەڕاستی هەم بەپێی بەرنمەکەی بەڕێستان کە سەربازەکانی ون ئەمانە ئەم سەربازە ونانن کە کەمترین خەڵک ئەیبینێ لەبەری خۆتان ئەزانن لێرە مناڵەکان مرافقیشان لەگەڵان نییە واتە لێرە شیریان پێدەن چارەسەریان پێدەن بوون ئەبن بە دایک و باوکیان ئەبن بە پزیشک ئەبن بە هەموو شتێ واتە لێرە ئەم مناڵە بەم بچووکی خۆیەوە بەم حاڵەتە ناسکەوە لە ئەستۆی پزیشکان و کارمەندانی ئێرەدایە کە بەڕاستی کارێکی زۆر گەورەیە لەگەڵ ئەوەی کە کارێکی زۆر گەورەیەمان و بوونێکی زۆر و کەمترین خەڵکی ژێی بینێ ینی بەڕاستی ئەمانە سەربازی ونن بەڕاستی پێویستە ڕێزیان لێ بگیرێ پێویستە تەقدیری ماندووبوونیان بکرێت. ئەو منداڵانە بەشێک هەناسە تەنگیانە و بەشێک زەردۆیی و هەندێک لاوازی و زوو لە دایکبوون و دەیان کێشەی تەندروستی تر. من داوام لەو دایک و باوکانە هەیە کە ڕووەکەنم بەشەی ئێمە بەڕاستی ئێمە لە هەستی دایک و باوکەکان تێ ئەگەین ئەزانین ئەوانیش دایک و باوکن دڵی بە مناڵەکەی سووتێ مناڵەکەی نەخۆشە جاری وایە وەزئی خراپە بەم پەلەپەل بۆ ئێمە هێنێ بەڵام زۆر کات هەبووە کە هەرگەشتوتە ئێرە وەی زانی و ینی ترە بێت تۆ ڕۆپکەیتەوە بەبەری ئەو مناڵەیە ئێمەش ئەوەی لە دەسەڵاتمانایە بە زیادەوە کردومانەوە بەکەمەوە نەمان کردووە بەڵام زۆر جار هەبوو لەلایەن دایک و باوکەکانەوە زۆر بە قسەی ناشرین بە قسەی ناخۆش و ڕوبەڕووی ئەو شتانە بووی نەتەوانێ و داوام لیانەکەێنە ئێرە ڕاستە ئێمە لە دڵیان تێگەین ئەزانی دایک و باوکن و خەمی مناڵەکانیانە بەڵام تۆزێ ینی دام بەخۆیانە بگرن لەبەرەوەی ئێمەش کە لێرەین بەڕاستی کولێکێکمان کە لێرەیە ماڵ و مناڵ و خێزانی بەجێ هەشتووە و بەخۆشی و بە ناخۆشی یە لێرە داوام ئەکا ناکرێ هەر کەسێک هاتە بەشەکەوانێ کۆمەڵێ قسەی ناشرین نەشیاو بکات. ئەو کارماندانە لە ڕێگەی و خزمەتەی دەیکەن دەیانەوێت ئومێد بە دایکەکان ببەخشن و ئازاری ئەو منداڵانە ساڕێش بکەن سەرڕای زەحمەتی و سەختی کارەکەیان ئەوان کۆڵنادەن و بەخۆشی و باوەشیان بۆ ئێش و ئازاری ئەو منداڵانە کردوێتەوە. ماوەی 3 ساڵبوونیوە خۆبەخشم لە بەشی خودەج لە نەخۆشخانەی شار پێشتریش ماوەی ساڵێک لە نەخۆشخانەی فریاکەوتنی هەناوی هەر لە شاری سلێمانی خۆبەخشیم کردووە. ئێستا لەم بەشە خۆبەخشین و ئامانزێمە یەکەم خزمەتکردنی مناڵەکانیان بەشێ دومیش هەنگاوێک بێ بۆ ئەوەی بتوانین لە داهاتووە هەم ئەزمموی خۆمان زیادکەین هەم بتوانین بگەین بۆ ئامانچی کە هەمانە دوای هەموو خوێندکارێکە دوای تەخەڕوج ئامانچێکی ئیش دامەزراندنە. ئەلێرە و هەنگای بێ بۆی دابمەزرین و هەم ئیشەکەی خۆشمان بیر نەچێتەوە پەرە بە ئیشەکەمان بێت. لێرە ئێمە بە شێوەی ئێشگیری کارەکەین کەین لە سەعات 2 دوای نیۆڕۆ ڕاوند لە هاوڕەکانمان وەرەگرین و دەواتە دەوری تەستیمیان لەگەڵاکەین ئەوانیش فایلەکانمان پێئێڵێن ژماری نەخۆشەکان ئەو ئیشانەی کە تەکمیلە نەبووە ئێمە ترتوانین تەواویکەین وەکو کانولادانان و عیلاجکردن هەروەها فایلەکانە بینەوە بۆ نەخۆشەکان بۆ لای خوان و هەر پێداویستێک هەیان بێدایکەکان یان مناڵەکان ئەلێرە هێن بۆ لای ئێمە و ئێمە بەدەمیانەوەچین. ئەو ستافانە سەر ڕای کۆرۆنا ڤایرۆس بە هەموو هەوڵیان کۆشش دەکەن لە ماوەی 24 کاتژمێر بۆ کەبکردنەوەی ئازاری ئەو دایکانە و چاودێری و پاراستنی کۆرپەکانیان. پزیشکان و کارمەندانی ئێرە لەبەر دڵسۆزیان لەبەر خەمخۆریان لەبەر ناسکی حاڵەتی ئەم مناڵانە لەبەر پەرۆشیان بە هیچ شێوەیەک ئێران جێنەهێش بەردەوام بوون لە چارەسەرکردن لە کاتێکا لەوانەیە موچانی وەک پێویست نەبوو بێت لە کاتێکا سەیرانەکرد بەشێک لە هاوڕێکانیان لە ماڵەوە بوون چارەسەریان ینی دەوامیان ناکرد بەڵام ئەمان لە خزمەتکردنەوە خزمەتکردن لێرە زۆر جیاوازە لە چاو شوێنەکانی تری کایک تەندروستی لێرە ئەم مناڵە ئەبێ خزمەتی بکەن چارەسەری بکەن دەرمانی پێبەن
هەناسەی بۆ بکەن ئەبێ چارەسەری زەردویی بۆ بکەن ئەبێ ینی حاڵەتەکان زۆر ناسکە لە هەمان کاتە ئەبێ شیریشان پێبن دایبیشان بۆ بگۆڕن تەنانەت پێستیان ئەوە ناسکە زۆر جا بەردەوام خۆتان بینتان هەندێک لە مناڵەکان ڕۆنیان بۆ کراوە ینی ڕۆن زەیتیان لێدرێت زەیتی زەیتون بۆ نمونە بۆی ئەم مناڵانەی کە لێرن ئەم پەرستار و پزیشکانە جگەلەوەی کە پەرستار و پزیشکن ئەبن بە دایک و باوکیشیان بۆیان بۆی ئەرکەکانیان زۆر قورسترە زۆر پیرۆسترە زۆر دڵسۆزانەتر مادوونەناسانتر خزمەتەکەن. سەرەتا کە مناڵ لە دایک ئەبێ لە بەشی مناڵبوون یاخود لە عملیات لە دایکە بێ ئەو مناڵی کە پێویستە هەموو عملیاتەکان پێویستە بێن بۆ ئێرە بەڵام ئەوانی کە بە سروشتی لە دایکە بن هەمویان نایەن ئەوانی کە پێویستیانە بۆ نمونە میکۆنیۆمە کە پیسی خواردوتەوە هەناسەی باش نییە ئەو مناڵانە ئەهێنرێتە ئەم قەعە گەورەیە ئیکوبیتەرمان هەیە ئەکوبیتەر کە حاڵێنەیە ئەیکەینە ناوی ئەم ئیکوبیتەرەوەکو دەوری ناوسکی دایک چۆن گەرمە و پلەی گەرمیەکەی باشە ئەو پلەی ئەیاتێ لەویا ئێمە دای ئەنین کانۆلای بۆ دانین موازی فلودی بۆ دانین چکە لە جێ خۆراکە مناڵەکە یەکەم جار ناتوانێت شیرخوا مشکلی هەیە بۆیە داخڵ کراوە ئەل ئەکسەریان ئەوانن کە هەناسەیان باش نییە. لێرە جگە لە چاودێری و چارەسەر یەکە بە یەکەی منداڵەکان پاک دەکرێنەوە و شیر و خواردنیان بە پیژەمەکان پێدەدرێت و پێداویستیەکانیشیان پاک دەکرێنەوە و تاقیم دەکرێن. لە سەردەمی کۆرۆنا ئەرکی و ستافانە قورستر بوو. ئەوان دووجار بە دەستماندوێتی و بەرپرسیارەتی کارەکەیان زەحمەتیان دەبینی. یەکەمیان خۆپارێزی لە توشبوون بۆ ڤایرۆسە و پاراستنی تەندروستی دایک و منداڵە ساواکان دواتر چارەسەر و چاودێری نەخۆشی خۆیان کە منداڵەکان بەو هۆیەوە لێرن. هیوادارم حکوومەت یعنی ئەو شتانی کە زیاتر بۆ ئەم بەشە پێویستە چکە ئێمە بەڕاستی نوقسانی زۆرمان هەیە لە بەشەکەمانە هەنێ نوقسانیمان هەیە لەوە چێ بەهۆی زروفەکەەوە بێ بەهۆی باری مادی و باری داراییەوە بێ دابین نەکرابێ بەڵام ئێمە بەهۆی ئەوانە شەوانێ ئەو شتانش هەبوو ئەو کەم و کوڕیانەش هەیە واش ئێمە لە خزمەتگوزاری خۆمان نەوەستاوین یعنی ئەگە بە زیادەوە پێشکەشمان نەکرد بێ بەکەمەوە پێشکەشمان نەکردووە. ئەوان دەیان منداڵی نەخۆشیان لە باوەش گرتووە لێرە چاودێری دەکرێن و چارەسەری پێویستیان بۆ دەکرێت. ئەو ستافانە بەشێکیان زیاتر لە 15 ساڵە خزمەت بە منداڵان دەکەن زەحمەتی و ماندوێتی لەو خزمەتە دەبینن. ئەوان سەدان منداڵیان پاراستۆ و بە تەندروستی باش بۆ باوەشی گەرمی دایکیان گەڕاندونیانەتەوە. ئێمە تەمان لە تەقدیری گەورەی ئەوان خەمخۆری ئەوانەکەین بە پزیشکان و کارمەندان کە لێرن ئێمە دەستخۆشیان لەکەین ئێمە هیوادارین بەردەوام بن هیوادارینەوەی کە بەردەوام هەوڵ ئەدەین شوێنەکەشیان بۆ باشترکەین هەوڵ دەگەین داوامان لە حکوومەتش کردووە کە کۆمەڵە خۆبەخشی زۆری تیا ئەم خۆبەخشانەش دابمەزێنرێنە لە هەمان کاتە کارمەندەکانی تریشمان بەڕاستی ئەوانەی کە ئێرە بەلانی کەم حسابی تایبەت بۆ ئێرە بە پزیشکان و کارمەندانی ئێرە بکرێت بۆی کە موچەکانیان هەم بەڕاستی لێ بڕێنی تیانە بێ یاخود لە کاتی خۆیان بدرێت بۆی کە ئەم کارمەند و پزیشکانە بەلانی کەمەوە بتوانن لەلانی دەرونی و لانی ئابوووریەوە ئامادە بن بۆی کە خزمەتێکی زۆر باشتری ئەم نەخۆشانی ئێرە بکەن چونکە ئەم نەخۆشانی ئێرە بەرگەی ئەوە ناگرن تەنانەت کاتژمێرێکیش چارەسەریان لێ ببڕن. ئەمە دیاری بەرنامەی سەربازی ون لە کەناڵی کوردستان 24 بۆ هەموو ئەو پزیشک و کارمەندە دڵسۆز و مادوورناسانەی کە شەو ڕۆژیان خستۆتە سەریەک بۆ خزمەتی ئەو منداڵە تازە لە دایکبووانەی کە لە سلێمانی دەوروبەریان لەدایکە بن ئێمە زۆر سوپاسیانەکەین پێشکەشیانەکەین پیرۆزبایان لەکەین پیرۆزە.